سڵاو لێ بێ ئەم مریشکە چییە؟ ڕەسەنی کوردی قوربان. ئەمە ئەسڵی کووردە؟ بەڵێ بەڵێ ئەسڵ کووردە. چ ناوچەیەکە؟ ئی هەولێر و کوردستان و دەوروبەریتی. ئەمە نرخی چۆنە؟ وەڵا هەیە لە 50 مەقسەد لە 50,000 ڕاهەیە هەتا 15-20 وەرەقەی دەڕواتن. ئێستا ئەمە نرخی چۆنە؟ ئێستا ئەمە نرخی خۆی عوتیان دایمێ لەگەڵ خوشکەکەیە دوو دانا حەڤ وەرەقەیان دایمێ. ئەمە ناوی چییە؟ ڕەسەنی کوردی. بەو ناوەوەیە؟ بەڵێ بەڵێ. ئەمە مواصفاتەکانی چییە؟ مواصفاتەکانی گەردەنیتی، کڵاویتی، گوپیتی، قاچیتی، ناو پشتیتی، ملیتی، ڕاوەستانیتی، دندوو چتی ئەوانەیە. پۆپیتەیەتی. ئەمە ئێوە بەرهەمیشی دێگرن؟ بەڵێ. ڕۆژ چەند هێلکە؟ بۆنە لە هەفتەیەکە چەند هێلکاکە؟ لە هەفتەیەکە مەقسەد هەیە ڕۆژێک نان ڕۆژێک دەکا مریشتی شێ هەموو ڕۆژێ دەکات بە پێی خزمەتکردنەکەیتی. ئەمە چاوی بەدەرەوەیە؟ چاوی ئەوە بەرچاوی مەقەس کردیە لە بە ئەوەی هەتا دان و شتی وا بتانی بخوا ئەگەر چاوی مەقەس نەکەم چاوی نابینی گوناحە شتی پێ ناخوری. ئەی بۆ خۆی کە بە سروشتی چۆنە ئەو کڵاوە چاوی داپۆشێ؟ چاوی داپۆشێ بەڵێ. تا چەنی ئەرچیان هەیە ئەمانە تا چەنە خزمەتیانەکەی؟ دەبێ خزمەتیانکەی ئەو چێرانە دستانانە هاوینانە هاوینان دەبی موبەری لێ بۆ دانەی شوێنیان پاکەوە یعنی پاک و خاوێنیان ڕابگری ئەوە. تا ئێستا گرانترین فرۆشت بێتێ بای چەند بووە؟ خۆم وەکو خۆم وەڵایی ئەمن ئەوەم لەسەری نەکردێ ڕاستی بە گران و شتیوە بفرۆشم بەس هەبووە ینی ئێستا کە یەک ناوی مام یاسین مواسسەی پێدەرێن یەک مریشی هەتا 3 ملیۆنیاندایە نەشی فرۆشت. لەمە؟ بەڵێ لەمە هەتا 3 ملیۆن. پەڕەکەشی نەرمە؟ بەڵێ. جیاوازە لە مریشکی یاسایی؟ بەڵێ بەڵێ زۆر جیاوازە. ئەمە خەڵک زیاتر بۆ جوانی ئەیکڕیا بۆ خواردن؟ وەڵا بۆ جوانی ئەوی خواردن نییە. گۆشتی نییە؟ گۆشتی هەیە بەس کەس دڵی نایە و تەیرە بخوا. تەمەنیان چەنە بە چەندێکە ژینەمانە؟ وەڵا پێنج ئێستا ئەمن وەکو خۆم ینی ئەوەندا ئەوەم لەسەری نەبووە ینی بڵێ لە مێژبم ینی زۆر لە مێژبم ڕامگردوی بەس هەیتمان ینی ئێستا مریشی 4 سار 5 سارمان لەکنە خۆمان هەیە. بەڵێ هەیتمان عمری 4 سار 5 سارە لەکنە خۆمان.